إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. بۆچی بە ڕۆژوو ببین؟ سوودەکانی ڕۆژووگرتن چییە؟ ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. هەرچی خواپەرستی و عیبادەت هەیە خوا لە زمانی پێویست کردووە
دڵنیابن هەم سوودی دنیایی هەیە و هەم سوود و قازانجی قیامەتی هەیە. هەرچی عیبادەت و پەرستش هەیە یا بۆ جەلبی نەفعە یا بۆ دەفعی زەرەرە، یا سوودمان پێگەیەنێ یا زیانمان لێ دوورەخاتەوە. یەکێ لەو عیبادەت و پەرستشە گەورانەی کە ئێستا کاتیەتی و مانگی ڕۆژووگرتنە بریتیە لە ڕۆژوو ئەسەوم. بزانین بۆچی بە ڕۆژوو ببین، سوودی ڕۆژووگرتن چییە؟ با بە ڕۆژوو بین لەبەر ئەم هۆیانەی خوارەوە. یەکەم بە ڕۆژوو ئەبین چون فەرمانی خوا جێبەجێ دەکەین. خوا فەرمانی پێکردووم بە ڕۆژوو بە تەواوی تر، مادام فەرمانی خوایە ئیتر بۆی تێناخەم، ناڵێم بۆ برسیبوون و تینوبوون و گەرمابوون بۆ نا، مادام فەرمانی خوایە تەواو. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. مادام واين لجير سيبري أو آياتدا، مادام يا أيها الذين آمنوا شمول من دكات، مادام خوا أمر من بيدكات كأفرمي كتب عليكم الصيام وتفرض عليكم الصيام، لسرتان بيويست كرا وروجوي مانجي رمضان وكوچون الروجو لسر أمتاني بيشوش واجب كراوة، بلام حكمتي روجو لعلكم تتقون بو أوي واتان لي بكا پارێزگاری لە مافی خوا و مافی خەڵک بکەن، تەقوا بکەن، لە خوا بترسن، مافی کەس پێشێل نەکەن. بۆیە بە ڕۆژوو دەبین چونکە فەرمانی خوا جێبەجێ دەکەین. خوادا یەک ڕۆژ بۆ خوا بە ڕۆژوو بێ، خوا هەفتا پاییز دەموچاوی لە ئاگری جەهەنەم دوورەخاتەوە. بربەستێ دروست دەکات لە نێوان ئێمە و لە نێوان ئاگری جەهەنەمە، بەینی ئەرز و ئاسمان چەندێک دوورە، ئەوەندە لە ئاگری جەهەنەم ڕۆژۆوان دوورە. فرمودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. چوارەم ئێمە بۆیە بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی گوناحەکانمان هەڵوەرێ، بێگوناح بین. هەمومان گوناحمان زۆرە، ڕۆژوو کەفارەتی گوناحەکانە. من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێک لە ڕەمەزانە بە ڕۆژوو بێ بە ئیمانەوە چاوەڕێی ئەجر لە خوا بکە، خوا لە هەموو گوناحێکی خۆشە بێت. گوێ بگرن بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی الصلوات الخمس والجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان مكفرات فيما بينهن. أم نوێژ بۆ ئەو نوێژ پێش نوێژە فەرز دەکا، ئەم جمعە بۆ ئەو جمعە، ئەم ڕەمەزان بۆ ئەم ڕەمەزان، لە نێوان ئەم شتانەدا، لە نێوان ئەم نوێژ بۆ ئەو نوێژ هەر گوناحێکمان کردبێ خوا ئیترێتەوە، نوێژەکانمان کەفارەتن. ئەم جمعە بۆ ئەو جمعە هەر گوناحێکمان کردبێ خوا ئیترێتەوە. ورمضان إلى رمضان، أم رمضان بو أو رمضان أو نێوانەدا هەر گوناحێکمان کردبێ لە ڕەمەزانە چاکەمان کرد، خوای کا بە کەفارەتی گوناحەکانمان، خوا بە نسیبمان کان ئینشا الله. پێنجەم بۆیە بە ڕۆژوو دەبین تا لە دنیا و دوا ڕۆژدا تووشی خۆشی ببین، هەم لە دنیادا هەم لە قیامەتا دڵمان خۆش بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی للصائم فرحتان. ڕۆژوەوان دوو خۆشی بۆ هەیە، دوو کەیف خۆشی بۆ هەیە. فرحة عند فطره، دڵخۆشیەکیان کاتێ ڕۆژوەکەی ئەشکێنێ، دڵی خۆشە کە بەیانی تا ئێوارە ماندوو بووە بۆ خوا، ئێستا خوا مەجالی یاوە بتوانێ ڕۆژوەکەی بشکێنێ، دڵی خۆشە لەو کاتەیە ڕۆژوو ئەشکێت. بۆیە دوعای ڕۆژوەوان لە کاتی ئیفتارا قبوڵە. دووهەم وفرحة عند لقاء ربه،
خۆشی دووهەم کاتێک ڕۆژوەوان لە ڕۆژی قیامەتە بە لیقای خوا شا دەبێت بەسەر بەرزیەوە ئەڵێ پەروەردگارە من بۆ تۆ بەڕۆژوو بووم کەس زۆری لێ نەکردووم لەبەر خاتری تۆ بەڕۆژوو بووم لەو کاتەیە دڵی زۆر خۆشە خوای ڕەب العالەمین دڵخۆشی یەکە. شەشەم بۆیە بەڕۆژوو ئەبین بۆ ئەوەی ببین بە خۆشەویستی خوا، بۆ ئەوەی خوا ئێمەی خۆش بوێ، بۆ ئەوەی خوای ڕەب العالەمین ئێمە لە خۆی نزیک کاتەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرموي والذي نفسي بيده لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. فرموي قسم بذات نفسي پیغمبری بدستا صلى الله عليه وسلم بوني دمي الروجوان لحضور خواي رب العالمين لبوني مسك خوشتره خواي قورا بون خوش من كان لحضوري خوايا إن شاء الله. کەواتە بۆیە بەڕۆژوو ئەبین بۆ ئەوەی لای خوا خۆشەویست بین و بۆنمان خۆش بێت. حەوتەم بۆیە بەڕۆژوو ئەبین بۆ ئەوەی بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگارمان دەستکەوێت. ڕۆژوگرتن بەرەکەتە، پارشێوکردن بەرەکەتە، بۆیە پارشێو ئەکەین چونکە بەڕۆژوو دەبین. تەسەحەڕوو فەئینە فی السحوور بەرەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پارشێو بکەن چونکە لە پارشێوە بەرەکەت و فەڕ و فەیضی خوای پەروەردگار هەیە. إن الله وملائكته يصلون على المتسحرين. منو توي مسلمان كاتيك هل أسين پارشێو دەکەین بۆیە پارشێو دەکەین بۆ ئەوەی بەڕۆژوو بین خوا و فریشتەی خوا لە کاتی پارشێوکردنە سەڵەواتمان بۆ دەنێرن. فرمودەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم با ئافرەتان کەم تەرخەمی نەکەن، زوو هەڵسن خواردن حازرکەن بۆ ماڵ و مناڵیان، پارشێو بکەن چونکە پارشێو هەمووی بەرەکەتە. هەشتەم بۆیە بەڕۆژوو ئەبین بۆ ئەوەی بیری هەژارانمان بکەوێتەوە چونکە مرۆڤ کاتێ برسی و تونی بوو چاکتر لە حاڵی هەژاران و نەداران تێئەگات. عينا يوسف آسا كخوي رب العالمين كردبوي برئيسي خزاني مصر كردبوي بوزير ماليي مصر بلام دائم بروجو أبو أي فرمو أخشى أن أنسى الفقراء بويا بروجو أبو مخوم برسي أكم أترسم هجاران بيرتشتوا كخوم تير بموا أزانم همو كسيتور تيرا يسهل شي مسؤول هي خوي تيرا ليه ببرس فقير هي الله نخير أم ولاتا يك فقير ثانية بو شنك خوي تيرا خوي هاي لايف أجي خوي هموش تيكي هي بلا ما قبل رجو بيت برسي بيت أوسع أزاني حالي برسي بونشونا نوهم بويا بروجو أبين تاكو زياتر شكر وسباسي خوا بكين چونك لكاتي بروجو بونا تونيتي وبرسيتي من دبيت أوسع أزانين إيمة چ نعمتك من هي نعمتي آو ورا آود ليه منع كان آو نخوي توا ورا نيرن خواذن بخوي أوسع أزاني تو چ نعمتك هي كبروجو أبي أزاني كتور روجانا چ نعمتك إخوة رب العالمين أجي كبروجو بوي أوسع بيري نعمتكاني إخوادك يويتوا كوان بسرتوا وآقاد لينيا يا أيها الذين آمنوا اذكروا نعمة الله عليكم خوا فرمي أي إيمان داران يا دي نعمتكاني إخوا بكنا وكواب سرتان نعمتي لشتاغي نعمتي خواردن نعمتي أويك أخوا مجالي ياوي شد بخوي نعمتي أويك هيا نخوشة مريال ليرة بلام ناتواني كوتشكي شكر بخوا ناتواني خرماية بخوا ناتواني توزي شوري بخوا سباسي خوا بك كتو أواند نية ديم بويا بروجو أبين بو أوي الروجو لبارقاي خوادا تكامان بو بكا مسلمان كان يكي لشفيع كان روجوا يكي لوشتاني شفاعد أكن لقيامتها الروجوا بيبقى بو بيغمر صلى الله عليه وسلم فرمي الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة
ڕۆژوو قورئان تکاکەن بۆ عەبد لە ڕۆژی قیامەتە هەم ڕۆژوو هەم قورئان لە قیامەتە تکاکەن بۆ ئەو عەبدە يقول الصيام ڕۆژوو ئەڵێ چی ئەڵێ ئەی ڕەبی پەروەردگارە إني منعته الطعام والشهوات بالنهار فشفعني فيه پەروەردگارە من ڕۆژووم ئەم بەندەیەی تۆم منع کردووە لە خواردن و ئارەزوەکانی لە ڕەمەزانە لەبەر خاتری تۆ ڕۆژووی گرتووە خوایە تکای منی بۆ قبوڵ بکە مەی خەرە جەهەنەمەوە عەزابی مەیە قورئانیش ئەفەرمێ ربي منعته النوم بالليل فشفعني فيه پەروەردگارە ئەمە قورئانی خوێندووە ئەم عەبدەی تۆ بە شەوا شەو نخۆنی کردووە و قورئانی خوێندووە خوایە تکای قورئانی بۆ قبوڵکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فيشفعانی هەم ڕۆژوو هەم قورئان تکا و شەفاعەتەکەیان لای خوا قبوڵە بێت دەی خوا بمانکە بە ئەهلی قورئان و بە ئەهلی ڕۆژوو ئینشاء الله پێم خۆشە دوای ئەوەی کە سوودەکانی ڕۆژوومان باس کرد مژدەیەکیش بەم بەو کەسانەی کە بە ڕۆژوو نابن عوزریان هەیە نەخۆشن ناتوانن بە ڕۆژوو بن با دڵتەنگ نەبن دڵیان بۆ خۆیان دانەمێنێ ئەوە خوا بەسەری کردوونەتەوە با ئەوانە گوێ بگرن بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی إذا مرض العبد عەبدێک نەخۆش کەوت خوا بەسەری کردەوە و نەخۆش کەوت ئەو بەندەیەی خوا قال الله للكرام الكاتبين خوای پەروەردگارە فەرمێ بۆ دوو فریشتەی سەرشانی ئەو عەبدە کە نەخۆشە و لەسەر جێگە کەوتووە و نەخۆشی گورچیلەی هەیە دکتۆر ئەڵێ نابێ بە ڕۆژووبی نەخۆشی شەکرەی خراپی هەیە دکتۆر ئەڵێ نایە بە ڕۆژووبی نەخۆشی شێرپەنجەی هەیە و نەخۆشی گران و قورسی هەیە و ناتوانێ بە ڕۆژوو بێت خوا فەرمێ بەو دوو فریشتەی سەرشانی ئەو عەبدە نەخۆشە اكتبوا لعبدي مثل الذي كان يعمل لكاتي صاغية أم عبدت ڕۆژوێکی گرتووە چ عیبادەتێکی کردووە ئێستا کە ناتوانێ بیگرێ هەمان بۆی بنووسن هەمان عەمەلی بۆ بنووسن هەمان کردەوەی بۆ بنووسن هەمان جەماعەتی بۆ بنووسن هەمان عەمرەی بۆ بنووسن هەمان قورئان خوێندنی بۆ بنووسن مادام ئێستا عوزری هەیە بۆی بنووسن حتى أقبضه هەتا یان گیانی ئەکێشم أو أعافيه هتايان شفاي أدم أما فرمودي بيغمرة صلى الله عليه وسلم چەندین کەسێک هەبوون ساڵی پار بە ڕۆژوو بوون لە ناومانە بەڵام ئێستا لەم خێرە گەورەیە بێبەشن ئێستا لە ناو گۆردان کێ دەڵێ ئێمە ساڵێکی تر ئەم کاتە وان لێرە لەناو گۆردانین بۆیە ئەم ڕەمەزانە ئەگرین باوا بزانین ئەمە کۆتا ڕەمەزانمانە بە فرسەتی بزانین مسڵمانەکان گرنگی ڕۆژوو بۆ مرۆڤ چییە عالمێکی یابانی دیراسەیەکی کردووە لەسەر ڕۆژوو دیراسەیە کردووە لەسەر ڕۆژوو چییە برسیبوون و تونوبوون چییە ئەم عالمە یابانیە گەڕا بە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و مسڵمانانە ئەم خەڵکە بۆچی خۆی برسیەکە بۆ خۆی تین و ئەکا چییە مەسەلەکە حکمت دەمە چییە وەکو سەرەتای وتارەکە باسم کرد هەرچی عیبادەت و پەرستش هەیە ئیلا یا قازانجێکی تایە یا خراپەیەکمان لە دوورە خاتەوە جەلبی نەفع دەفعی ضەرەر با بزانین ڕۆژوو لە ژیانی ئینسانە قازانجی چییە ئەو عالمە یابانیە دراسەی کرد لەسەر ڕۆژوو ئەمەی بۆ کەشف بوو نووسی حینە یەجوع جەسەد الئینسان کاتێ جەستەی مرۆڤ برسی دەبێت یەأکل نەفسه کە برسی بوو ئینسان کە برسی بوو جەستەمان کە برسی بوو پێویستی بە خواردنە کە پێویستی بە خواردنە ئەم جەستەیە دەسەکا بە خواردنەوەی خۆی لە ناو خۆمانە ئەم جەستەیە خۆی ئەخواتەوە بۆ ئەوەی مقاومەی هەبێ کە تۆ نانی نەدەیتێ خواردنی نەدەیتێ سێژەمە بەیانی تا ئێوارە برسیکەی
كبرسي أبي بوي مقاومة بكا خوي أخواتوا أم عالم يابيانية وتي كاتي أم جستيا برسي أبي خوي أخواتوا كخوي خواردوا هرچی خلایای سرطانی و خلایا و خانەی پیربوون هەیە ئەیخواتەوە و ناهێڵێت ڕۆژووبوون هۆکارێکە بۆ ئەوەی ئینسان تووشی سەرەتان نەبێت درەنگ پیر بێت و وای لێ بێت تووشی زەهایمەر نەبێت زەخت دائەبەزێنێ شەکرە دائەبەزێنێت تەنزیمی حەیاتی ئینسانەکات ئەو کەسانەی نەخۆشی تەوازونیان هەیە گوێی ناوەڕاستیان کە تێگەچێت و تەوازونیان تێگەچێت ئەو عالمە یابانیە فەرمێ ئەڵێ ڕۆژوگرتن هۆکارێکی سەرەکیە بۆ چاکبوونی تەوازونی ئینسان چونکە بەهۆی خواردنەوە تەوازونی ئینسان تێگەچێ بەڵام ئەویش بە بەرنامە ئەم عالمە وتی بە بەرنامە خۆ ئینسانی وا هەیە مانگە هیچ ناخوا مانەگرێت وتی بە بەرنامە بەرنامەوەکو مسڵمانان هەمووی لە یەک کاتا کە بانگی دا ئەڵڵاهو ئەکبەر هیچ ناخۆن هەمووی لە یەک کاتا کە بانگی دا ئەڵڵاهو ئەکبەر مەغریب هەمووی پێکەوە ئیشکێنن برسیبوونی تونوبوونیش بەرنامەی هەیە وتی بۆم دەرکەوت ئەم ڕۆژوبوونە گەورەترین حکمەتی تایە بۆ ئینسان قازانجی تایە بێ لەوەشکە چەند پاداشتی هەیە لە قیامەتا خوا بەنسیبمانکە ئینشاءالله مسڵمانەکان کۆتایی وتارەکەم دێنم بەم سێ خاڵە سێ کردەوە هەیە لە ڕۆژی قیامەتا خوا نایان پێوێت لە قیامەتا پێوانە و کێشانە هەیە ئەم سێ کردەوەیە لە قیامەتا خوا حسابیان بۆ ناکە حسابی کێشانە حسابیان بۆ ناکە کە بیان کێشێ بزانە چەندێک قورسن ئەم سێ کردەوە چییە یەکەم العفو عن الناس کەسێک لە کەسێک خۆش بێت لێخۆشبوون بەرامبەر بە خەڵکی لە ڕۆژی قیامەتا خوا نایکێشێ چونکە فەمەن عەفا وەئەصلەح فەئەجره عەلى الله هەر کەسێکی عەفو کرد و لێبوردە بوو سڵحی کرد پاداشی تەنها لای کێیە لای ئەڵڵایە ئەجره عەلى الله تەنها خوا خۆی پاداشتی ئەداتەوە دووهەم سەبر و ئارامگرتن سەبر بەرامبەر مصیبەت سەبر بەرامبەر طاعەت لە طاعەتا سەبرت هەبێ سەبر لە مقابلی تاوانەوە تاوانت بۆ ڕێککەوت سەبرت هەبێت و نەیکەیت سەبریش خوا لە قیامەتا نایکێشێت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ببێ حساب خوا پاداشتی سەبر و گران و ئارام گرانە داتەوە کەسێ تووشی مصیبەتێک و نەخۆشی و ناخۆشیەکە بێت پاداشتەکەی بێ حیسابە سێهەم کردەوەش کە لە ڕۆژی قیامەتا پاداشتی نەبڕاوەیە و بەس خوا حسابی بۆ ئەکات و کێشانە و پێوانەی نییە الصيام لم يحدد له الأجر صوم ڕۆژوگرتن تحديد نكرا پاداشتی چەندێکە لای خوایە كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی هەرچی کردەوەی بەنی ئادەمە بۆ خۆیەتی نوێژە بۆ خۆیەتی قورئانە بۆ خۆیەتی حەجە بۆ خۆی ئەکات تەنها ڕۆژوو بۆ خوایە والله العظيم مسلمانان ڕۆژوو بۆ خوا نەبوایە کەس نەیئەگرت ئەگەر ڕۆژوو بۆ ڕئیسی وڵات بوایە کەس نەیئەگرت چونکە ڕئیسی وڵات لە ژوورەکەتان نییە شت ئەخۆی بەڵام ڕۆژوو بەس بۆ خوایە سرەکە لە بەینی خۆت و خوادا کەس پێت نازانێت خوا فەرمێ فإنه لي ڕۆژوو بەس بۆ خۆمە بەس ڕیایتیان نییە وأنا أجزي به بەس خۆمە ئەزانم چۆن پاداشتی بەمەوە مسلمانەکان ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەفەرمێ سەلەفی ساڵح کاتێ بە ڕۆژوو ئەبوون ئەچوونە مزگەوتەوە ئیذا صاموا پێشینانی ئێمە ئەولیاکانی خوا مالکی کوڕی دینار عەبدوڵای کوڕی مبارەک جونەیدی بەغدادی سری سەقەتی ئەوانە کە بە ڕۆژوو ئەبوونە چوونە مزگەوتەوە قعدوا في المساجد لە مزگەوتا دادەنیشتن ئەیان وت پێیان بۆچی دایمە لە مزگەوتن چی ئەکەن قالوا نحفظ صومنا لە مزگەوتدا ئەنیشین بۆ ئەوەی ڕۆژوەکەمان بپارێزین ڕۆژوەکەمان دیفاع لە ڕۆژوەکەمان کەن بیپارێزین
ولا نغتاب أحدا غيبتي كزناكين ولا نعمل عملا يجرح به صومنا کردەوەیەکی خراپ ناکەین ڕۆژوەکەمان لە کەدار بکات ئاگات لێبێت مانوبوونەکەمان با بە زایع نەڕوا با گوناح نەکەین با بەردەوام ملازمی مزگەوت بین با ئاعتیکاف بکەین لە مزگەوت بمێنینەوە کاکە لە مزگەوت بمێنینەوە زیاتر ئیشەکەشمان لە بازاڕە ئەیکەی نەتوانین بیپارێزین ئەوە ژەر عیبادەتە بەڵام ئەگە بەتاڵ بووین دایرەکەمان تەواو بوو وەرنە مزگەوت ڕۆژوەکەمان بپارێزین با خەلەلی تێ نەکەوێ ئینشاءالله خوا لە گوناهمان خۆش بیت خوا عاقبەت خێرمان کەیت خوا ڕەحممان پێ بکەیت خوا بەزەوی بە حاڵمان نابێتەوە خوا گیان تاعەتمان لێ قبوڵ بکەیت خوا ڕەمەزانمان لێ قبوڵ بکەیت خوا ئیسلاحی حاڵمان بکەیت خوا دوعاکانمان بیرا بکەیت خوا رزق ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەیت خوا لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بیت یا ڕەبی خوایە شفای نەخۆشەکانمان بێت هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بێت ئەو ئافرەتەی لەم گەڕەکان نەخۆشە خوایە شیفای بێت ئەو کەسەی نەخۆشی گوچرێ هەیە لەم گەڕەکان ئێستا دانیشتووە لێرە گوێرە دەنگمانە خوایە شیفای بێت یا ربی ئەو گەنجەی نەخۆشە دای دوعای خەیری کردووە خوایە گیان شیفای بێت باوکی ئەو کەسەی تەندروستی تێ بچووە خوایە شیفای بێت یا ربی خوایە هەر کەسێک نەخۆشە تۆ بە حاڵی ئەزانی خوایە شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بێت خوایە گیان ئیسلاحی حاڵمان بکەیت وڵاتمان ئەوەدان بکەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزین يا ربي خويا هذا سيد الصوت يخاف وخلق موفقي كي اوي خلاف اخوا شاكي كي اوي شابنا بيو خائن بران برغن الله اخوا بحرمتي بكي يا ربي اوي شيانت لوراسي خوي لك لقلي خوي لك دروي لقلك تزويري لقلك اخوا بحرمتي بكي يا رحمن تبكي اخوا بالاسلام اكيد ما شيء الاسلام اكيد ما بريدي اخوا بشفاعتك يا رب المنصور امين الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 برحمتك يا أرحم الراحمين.